بەداخەوە سەرڕای ئەوەی کە لە قۆناغەکانی پێشووە کۆنگرەی نەتەوەی کوردستان پەیامی داوە بۆ یەکێتی یەکریزی و هەماهەنگی لایەن و هێزە سیاسەکان و تەنانەت لە قۆناغەکانی ئەو ماوە درێژەی کە بەڕێز ئۆجەلان دەرفەتێکی دراپێی بۆ ئەوەی کە پەیوەندی بکا بە دەرەوەی خۆی تاکە شوێنێک کە هەڵی بژاد ئەوە بوو پەیامەکەی تایبەت کرد بە یەکریزی و پێشبینی مەترسێکی لەم جۆرەی دەکرد کە ئەو لە زیندانایە بۆیە ئەم کۆنگرە پێمان دەڵێ کە کوردستان پێویستی بە یەکریزی هەیە و کۆنگرەی نەتەوەی جەخت دەکاتەوە لەوەی کە پێویستە هەموو هێزە نیشتیمانیەکان بە دیدێکی فراوانەوە و لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خۆیەوە کار بۆ یەکریزی بکەن و بەداخەوە ئەوەی کە ئێستا لە دەرەوەی ئەم هاوکێشە سیاسیە پارتی دیموکراتی کوردستانە بە شێوەیەک لە شێوەکان نەک نزیکی لە بەستنی کۆنگرەی نەتەوەی کوردستانگا بەڵکو زۆر جار ئاستەنگ و ڕێگریش دروستەکە ئەڵبەتە ئەمەش وەکو ئەوەی کە مۆراد قڕێڵان لە لێدوانیدا پرسیاری کرد ئەمە بۆ و گەلی کوردستان ئیدی لەم کاتەوە پێویستی بۆیە کە سەنگەری نیشتیمانی و سەنگەری نانیشتیمانی جیا کاتەوە و تاکە ڕێگەیەکیش مێژوو سەلمان دوێتی کە بتوانێت قۆناغەکانی ستەمکاری و داگیرکاری لەسەر هەر چوارپارچەی کوردستان هەڵگرین تەنها یەکشتاویش یەکریزی و یەکێتی نەتەوەیە. پارتی بۆچی وەڵام ناداتەوە ئەڵبەتە نەک پارتی ڕەنگە هەنێ حیزبی تریش لەژێر کاریگەری دەوڵەتانی داگیرکەرە بە جۆرێ لە جۆرەکان نزیک بوونەوە لە کۆنگرەی نەتەوەی نەکەن ئەڵبەتە ئەوەش ئەو پرسیارەیە کە زۆری گەلی کوردێکا کە بۆچی تا ئێستا هێزە سیاسیە سەرەکیەکانی کوردستان نەیانتوانیوە کە خاوەنی ڕوئیا و ستراتیجێکی سربەخۆیی تایبەت بەخۆیان بن ئەمەش پێمان دەڵێ کە لەژێر فشاری لەناو قۆسێکا دەوڵەتانی داگیرکردن بۆیە ئاستەنگی دەخەنە بەردەمی کۆنگرەیەکی لەم جۆرە. دیارە ئەمەوێ قسە لەسەر ئەوە بکەم یەکێک لەو پەیامانەی کە پێویستە کە نەتەوەی کورد بە شێوەیەکی گشتی ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێ لەم قۆناغەدا بە تایبەتی هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان کە پێویست بوو بۆ ڕێگریکردن لە هەموو ئەو هێرشکاریانەی کە دەکرێتە سەر پاشەکانی کوردستان بە تایبەتی باشووری کوردستان کە پێویست بوو بەوەی کە پاراستنی تەواوی تیادا دەستەبەر بکرایە لەبەرەوەی ئێمە هەرێمێکین لەناو هەرێمێکی خاوەنی پەرلەمان و حکوومەتی خۆمانین کە دەبوو پاراستنی خاکی کوردستان پاراستنێکی تەواوی بەخۆیەوە ببینایە. بەڵام جێگەی داخە کە ئەوەی کە دەیبینین لە ئێستادا وەتاکو ئێستا ئەو وەڵامەی کە پێویستە پارتی دیموکراتی کوردستان بیداتەوە بۆ کۆنگرەی نەتەوەی کوردستان کە پێویستە یەک هەڵوێستی و یەکدەنگی هەموو پارتە سیاسیەکان بەخۆیەوە ببینێ ئێمە لێرەدا ئەوە بەدی نابینین و یەکێک لە هۆکارەکانی نەتەوەی کورد بە تایبەتی حیزبە سیاسیەکان و لەسەر و هەمووشیانەوە پارتی دیموکراتی کوردستان پێویست بوو ڕاو بۆ چوونی خۆی بە شێوەیەکی ڕاشکاوانە پیشاندا بۆ ڕێگری لە هەموو ئەو هێرشکارانەی کە دەگرێتە بەر. دیارە پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ تورکیا یەکێکە لە خاڵە ئەساسیەکان و ڕێگرە هەمیشە بۆ ئەوەی کە خۆی یەکلایی نەکاتەوە لەو دۆسیەدا و ئەمەش بە زەرەری کورد دەگەڕێتەوە جارێکی تر و ناکرێت بە تایبەتی لە ئێستادا کاتی ئەوە هاتووە کە پێویستە پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە بەشی ئەوانە پێویستە هەڵوێستی خۆی هەبێت لەو ڕوانگەیەوە و هەموو گەلی کوردیش چاوەڕێ ئەو هەڵوێستی ئەوان دەکات کە بەڕاستی چیتر لەژێر چەتری تورکیادا خۆی نەبینێتەوە پێویستە بێتە دەرەوە لەگەڵ نەتەوەی کووردا بێ بۆ یەکلایکردنەوەی ئەو وەزعانەی کە هاتۆتە پێشەوە و چیتر ڕێگری بکات لەو هێرشکاری کە ئەکرێتە سەر باشووری کوردستان بە تایبەتی.